سڵاوتان لێ بێدەم کاتتان باش. هەمومان کە گەشت دەکەین یان بە ئۆتۆمبیل گەشت دەکەین یان بە فڕۆکە، ئەوش لە پێنا ئەوەی بە زووترین کات بگەین بەو شوێنەی کە دەمانەوێت سەفەری پێ بکەین. بەڵام میوانەکەی ئەمڕۆ بە پێچەوانەوە لە ڕێگای دوو تایی پاسکیلەکەیەوە سەفەر و گەشت دەکات. ئێمە کاتێ سەفەر دەکەین بەلامانەوە گرنگە بە زووترین کات و بە خێرایی بگەین. بەڵام میوانەکەمان جیاواز لەمە دەیەوێت لە ڕێگای پاسکیلەکەی بە هێمنی لە سەرخۆیی جوانەکانی دنیا ببینێ. لە گەشتدا لای ئەو مەرز تەنها خێرایی نییە، بەڵکو لە لای ئەو گرنگ چێژ وەرگرتنە. ئەمڕۆ میوانێکمان لێرە ئامادەیە لە ڕێگای دوو تایی پاسکیلەکەیەوە بارسی چێژی گەشتکردنمان بۆ دەکات لە ڕێگای پاسکیلەوە. هاوکات باز لەوەش دەکات کە متمانە دەکاتە سەر لێدانی دڵی لەگەڵ خێرایی قاچەکانی بۆ ئەوەی گەشتێکی سەلامەت و پڕ لە چێژ ئەنجام بدات. هەر بۆیە ئەمڕۆ من هەوڵەدەم لەگەڵ میوانەکەم کە کاپتن مرادە. کاپتن مراد بەخێر بیت و دەچینە لای ئەم پاسکیلەوە. پێمان بڵێ کاتێک کە ئێوە گەشت ئەنجامەدەن پاسکیلێکی لەم جۆرەتان پێیە، پێویستان بەوەیە چیترتان پێ بێت بۆی گەشتێکی سەلامەت پڕ لە چێژ ئەنجام بدەن؟ بەڵێ پێشەکی سڵاوتان لێبێ و جێژنشت پیرۆز بێ کاگاکۆ. هەر لە جەشنابی دەستخۆشی لە کەناڵی کەرکەکەین دایمەن ئەحتاسی پاسکی سواران بڵاوە کاتەوە ئێمە. زۆر بەخێر بێ. بەڵێ ئێمە بووم پاسکیلە گەشتی بیدایە گەشتی ناو شارمانە کرد. دوایەوە هێواش هێواشتە تۆڕمان کرد و خۆمان ناتوانیمان شارەکانی عێراق بکەین. باشە. دوایەوە توانیمان بەرەو دەرەوەی عێراقش بچین. هەر بەم پاسکیلە بۆم دووتایەیە. ئەم پاسکیلە هەموو شتێکی تێیە، یعنی لە جیخەوە با بڵێ ئەمە جیخەوە، ئەمە چیتە؟ ئەمە جیخەوە بەس فقط کیسەخەوە. باش ئەمە کیسەخەوەی شەوانەمێنەوە. شەوانەمینەوە بڵێ خێمەشمانەیە لێرە خێمەی خۆمانەیە. ئەمەش خێمەیە و عودەی پاسکیلمانەیە لەو دیەوە شەی پاسکیل با بڵێ چوپە تایە بتوانین بڵێ چوپ و هەوایە و سپانە و شتی وایە با بڵێ عودەی پاسکیل بە کاملی تێتی. ئەمە شۆکۆزان جێگای ئاوەکانە. ئەمەش دۆشەکێکی خەوە، ئەو دۆشەکی خەوە بەڵێ. ئەمەش ئەشەی خۆمانی تیەوەکو عیلاج و ئازارشکێن و موبایلمان و جاوە سەفەرمانەکە دەرچین بۆ شوێنەکانتر و ئیتر چەندها جەنتای تر شتیە لە ناوەوە، هەر بە هەمان شێوە شتی تری تێیە، شتی پاسکیلی تێ با بڵێ ناوەوە. باشە ئەمانە بۆ هەموو پاسکل سوارێک گرنگە پێی بێ؟ بۆ هەموو پاسکل سوارێک گرنگە بڵێ. کاتێک گەشتی ناوخۆی پێیان بۆ دەرەوە بۆ دەروی وڵات بەرەو زیاتریەوێ لەمە زیاتریوێ هەنی ئەشایترمان شێ توانیمی بەستنی. باشە گەشتێ بکەی لە بینی پارێزگاکانەوە بۆ نمونە لێرە بچی بۆ هەولێر و بۆ سلێمانی. بۆ هەولێر و سلێمانی نەتوانی بەم پاسکیلی احتیاطی بڕێەوە بەم شتانی پێوای پێوێتی لەبەرەوەی مەوداکەی زۆر دوور نییە. ئێمە هەولێر و سلێمانی بە هەمان ڕۆژەیەکین ینی. باشە ئێستا دەبینین کەش و هەواکە زستان هەیە تەبان. تۆ ئێستا کە میوانی بەرنامەکە ئێمە بووی هەر لە ڕێگای پاسکیلەکەی خۆتەوە هاتووی لە کاتێکدا کە باران ئەبارێ شەقامەکان ڕەنگە قەرەباڵختر بن و ئاو کۆبۆتەوە لەسەر شەقامەکان ئەمە هیچ کاریگەریەکتان بۆ دروست ناکات لە گەشتەکانیان کەمتر لە ڕێگای ئەو کاتانی بارانە گەشتەکەن؟ بەڵێ ئێمە ساڵانە گەشتمانەیە بە باران و بە خۆر و بە گەرما و بە هەموو ساڵێک هەر چوار پاییزەکە با بڵێ ئینمانەیە، هەر چوار وەرزەکە ئێمە گەشتمانەیە. ئیسەش کە هاتم بە ڕێگاوە باران بوو زۆر احتیاجیە جلی بارانی خۆم دەرەکەمی پاسکی سواریمان پێەیە ئەیکەینە بەرمان و گەشتەکەمان تەواوەکەین. زۆربەی کاتەکان لە ڕێگاکان وامالیاتەوە کە دەرچوین بەرەو ئێرانیش بە هەمان شێوە تووشی باران بوویت زۆر احتیاجیە. ئێمە وەرزشوانی و وەرزشیش هیچ ڕناگرێت، هیچ شتێمە ڕناگرێت مەگەی لە حەدەسێکە بێت توانێ ئێمە ڕاگرێژ نا هیچ شتێمە ڕناگرێت نە گەرما نە سەرما. ئەی ئەو کاتانی خوانە خواسە ڕووداوێشی نەخوازرا و ڕوودا بابەتە سەحی و تەندروستیەکان چیتان لایە؟ ئێمە معالجمان لەگەڵایە هەمیشە معالجتەوەیمان لەگەڵایە هەمیشە ئیسعافەوەلی خۆمان پێمانە هەموو یاریزانەکان پێمانە و جگەلەوە دکتۆرمان لەگەڵایە. دکتۆر لە ناو تیپەکەمانە دکتۆری خۆمان لەگەڵایە و معالجتمان لەگەڵایە. یەکسەر ئەگە توانیمان چارەسەر بێ ئەو دقەیە چارەسەر یەکەین، چارەسەرش نەبێن ئەو دقەیە ڕەوانەی ماڵێکەکەینەوە مەگەشتەکەی خۆمان تەواوەکەین. عینەکەکانتان عینەکەش بە بەردەوام بەکار بەڵێ بەتاکیت عینەکی ڕۆژمانێ و عینەکی شەومانێ و بەڵێ بەتاکیت. زۆر باشە شتە شوێنەکەی خۆت هەوڵە دەین ئێمە گفتوگۆی زیاتر بکەین دەربارەی گەشتکردن بە پاسکیل و چێژی پاسکیل کە پاسکیل تا چەند چێژت پێدەبەخشەوەکو باسمان کرد. ئێمە ڕاهاتوین کە سەفەر بکەین بۆی کە زۆر بە خێرایی بگەین بە ئۆتۆمبیل بێت یان بە فڕۆکە بێت یاخود بە هەر بابەتێکی دیکەی ئاسانکاری بێت بۆی بە زووترین بکایت. بەڵام میوانەکەم باز لەوە دەکات تەنها چێژ لەوە نییە کە
سەفەر بکەیت بەڵکو بە خێرایی بگەیت بەڵکو لای ئێمە چێش ئەوەیە لە کاتی سەفەرکردندا چێژ لەو سەفەرە ببینی جوانیەکانی سروش ببینی جوانی سروش تا چەند گرنگە کاتێک ئێوە سەفەرێکەکەن گەشتێکەکەن باسێکی ئەومان بۆ بکە بە تایبەت ئەو کەسانە هەن کە زۆر چێژ لەوە ئەبینن کە لە نێو سروشدا گەشت بکەن. بەڵێ بەتاکێت و سروشت بۆ ئێمە زۆر خۆشە زۆرش جوانە بۆ ئێمە بۆ کاتی تەسوورمان بۆ کاتی گەشتەکانمان دەعممانەکە کەوا زیاتر بڕۆین یعنی پشگیریمانەکە کەوا زیاتر ئەو سروشتە جوانە بینین خاستن سروشتی کوردستان سروشتێکی زۆر جوان زۆر جوانە بەلای شاخێکە دواتر هەمیشە دار و درەخت و لەلایەکی دیکەوە کانیاوێ تەقیوە ئاوێ ڕووبارێ سازگە یعنی شتی زۆر جوانەیە لە کوردستانە کە بەڕاستی شایانی ئەوەیە تکۆ بە پاسکیل گەشتی بۆ بکەیت. ئێمە هەموو ئەحداسێکە بینین وەکو سیارەنین وەکو فڕۆکەنین ئێمە ڕاستە بە هێواشی ڕۆین بە خێرایەکی هێواشە ڕۆین بەڵام هەموو شتێکە بینی هەموو ئەحداسێکە بینی خێرایەکان وەک باسم کرد لە دڵتان و قاچەکانتان. بەڵێ بەتاکید ئێمە هەموو شتێکە بینین لە ڕێگا ئەحداسمان بینیەوە شتی جوان و ناشینمان بینیەوە بینیمانە خەڵک چۆن تا هاوکارمانە لە ڕێگا چۆن پێشوازیمان لێکا و خەڵکی کە ئەمان بینیە ئەوە بۆ ئێمە دەعمیەکە بۆ ئێمە پشگیریەکە. باشە چۆن سەرەتا هاتیانێ و پاسکیل سواری چۆن بڕیارتدا پاسکیل ببێت بە بەشێک لە ژیانی تۆ؟ بەڵێ من بیدایە لە مناڵیەوە خولەی خۆم با بڵێ حەزی خۆم بوو پاسکیل بەڵامی تر هێواشتوانیم ینی پەرەی پێ بم دوایەوە بینیم تیپێکەیە لە کەرکووک تیپی پاسکی سوارانی کەرکووکە بتوانم بەشداریکەم بچمە ناو تیپۆ ئیتر ئەوکوتم لە دوو نەفەرەوە ئێمە دەستمان پێ کرد. باشە ئێستا گروپەکەتان وابزانم بەرەبەرە هەر گروپەکەتان گەورەتر دەبێت ماشەڵاتان لێبێ و بەرەکەتتان تیاوێت یعنی زیاتر بنەوانە ئێستا گروپەکەتان گەشتووە بە چەند؟ ئێستا حالیان گروپەکەمان 100 پاسکی سواری 100 پاسکی سواری لە دوو پاسکی سوارەوە بوونێتە 100 پاسکی سوار خوا بە زیادێ و بەرەو زیاتریش. کاپتنیاتر لەگەڵتانە ئێستا؟ بەڵێ گیان مدیر فەریق کەرکووکەوە سڵاو ڕێزمانەیە بۆی. هاوکاریەکانی چۆنە بۆ ئێوە لە ڕێنمایەکانی هاوکاریەکانی خۆمانەزانانی ینی پاسکی لێخوڕینیش بەڕاستی تەنها ئەوەندە نییە تۆ خێرایی کتێبێ و پاسکیلەکە لێ بخوڕی بەڵکو کاتێککە تۆ گەشتێکەکەیت شارێک دەبڕیت یاخود با گەورەتری بکەینەوە بەشێکتان وڵاتشتان بڕیوە کاتێک شارێک وڵاتێک پارێزگایەک دەبڕی پێویست بۆیە کەسێک سەرپەرشتیاری تو بێ ڕێنموێنیت کات و هەنێ بابەت هەیە ئامۆژگاریتان بکات ینی ڕۆڵی ئەو کەسانی کە سەرپەرشتیاری گروپەکەکەن چۆنە لە سنگێنی. بەڵێ ئێمە گروپەکەمان مدیری گروپمانێک کە کاپتنیادا سڵاو ڕێزمانەیە بۆیە لێرە کاپتنشتانەیە بەڵێ کاپتنمانشە و گروپەکەمان لە هەموو شتێ پێ کاتووە با بڵێ دانێکی لە سیانەیە دانێکی مدیری علاقاتە یا مدیری علامە هەموو شتێکمان لەگەڵ بەڵام ئەوەی کاپتنیا دیکا کەس نایکا لە گروپەکە بەڕاستی ئێمە بیدایە ئزنمان لە کاپتنیا دۆرەگرین کە هەر دەرچوونی بکەین ئەگە فەردی بێیان زەوجی بێ یانش لەگە گروپا بیکەین ئەمە دەرچوونی زەوجیمانیشە بۆ ینی بە دوو کەس ڕۆشتینە بۆ وڵاتێک یان ڕۆشتینە بۆ شارێک ئەوەش هەر بە ناو گروپەوە ڕۆین ئیتر بیدایە ئزن لە کاپتنیا دۆرەگرینەوە بە تاکید ڕێنمایی ماگانەکە بۆ کاتەکانمان چی کاتێک بتوانین دەرچین یان چی بکەین لە ڕێگایە شتێکمان بەسەر هات با بڵێ ڕێنمایی ڕێگاکەمان بە کاملیە کات لەبەرەوەی خۆی هەموو ڕێگاکانی کردووە پێشتر خۆی هەموو کوردستانی کردو هەموو عێراقشی کردو تقریبا و بۆ وڵاتی ئێرانیش ڕۆشتین هەر بە هەمان شێوە لەگەڵ ئەو و هەتا حدودی تورکیا ڕۆشتووە بە هەمان شێوە خۆی کاپتنیات بۆیە یعنی ئینێکی زۆری هەیە بۆ ئێمە کاریگەریەکی زۆری هەیە بۆ ئێمە توانێ هەمیشە هاوکارمان بێت لە هەموو شتەکانە یعنی باوکانە برایانە سەرپەرشتیارێکی باش بۆتان تاکید. سڵاو ڕێزمانەیە بۆ کاپتنیات هیوادارین ئەم گروپی پاسکت سوارە ببینین لە داهاتوودا فراوانتر دەبن دەبێت بە یەکێک لەو گروپانێک کە ئێستا جێگەی شانازین و شانازی زیاتر بۆ شارەکان تۆمارەکەن و سنووری گەشتەکانیشیان لە دەروی کوردستان و عێراق دەبێت و ینی بە پاسکیلەکانی ئەوان هەموو سنوورەکان دەبڕن و دەگەن بۆ شوێنانەی کە چێژی لێ دەبینین چێژ بینین لە پاسکیل تا چەند دوورت دەکاتەوە لە ئۆتۆمبیل و بابەتەکانی دیکەانی هەتانە ڕەنگە ئێستا پاسکیلەکەی زیاتر بەکاربێنێت لە ئۆتۆمبیل بە تایبەت کاتێک بۆ شوێنێکی نزیکە ڕات پێویستی بەوە نەبێت بە ئۆتۆمبیلەکەی بڕات بەڵکو دەیەوێت جوڵەیەکی وەرزشی بکە و هەوایەکی پارک هەڵمژێت و وەرزشێکە بۆ ئەو کات بڕات بابەتەکانی خۆی چارەسەر بکات. بەڵێ ئێمە لە تیپەکەمانە نەفەرمانتیا هەبووە تازە هاتۆتە ناومان تەمەنی زۆر گەورەیە هەمیشە بە سیارە هاتوچۆیە کرد بۆ کارەکەی یان بۆ شوێنێکی خۆی بڕوا ئێستاوای لێ هاتووە لەبەر ئێمە و لەبەر تیپەکە ئێمە کە هاتوتە ناو تیپەکەمانەوە حەزی لە پاسکیلە لەوەی کەەوە حەزی لە سیارە بێ سیارەکە لە ماڵدانەوە پاسکیلە چێ بۆ کارەکەی و کارەکەشی لە ماڵەکەەوە زۆر دوورە ینی
نزیکەی 20 کیلۆمەتر دوورە لە ماڵەکەیەوە یان ڕۆژانە 20 کیلۆمەتر ئەوە بڕێ بۆ کارەکەی ڕات و دیسانەوە گەڕێتەوە یعنی وامان کردووە ئێمە لە کەرکووک توانیمانە هەموو جیهان بینە سەرخەت بەڕاستی ئەم فترەی ئەخیر هەموو عێراق باسی ئێمەیە کرد ئەو دەرچوونانی ئێمە و ئەو پاسکیلانی کە ئێمە بەکارێنین و ئەو سەختیانە و شاخەکانی کوردستان و باسێکی سەختیەکانم بۆ بکە ئەو سەختیانە چییە کە لە گەشتەکان هاتووەتە پێشتان بە تایبەت سەختترین بابەت لە گەشتێکا کە ڕوبەڕووتان بوو بێتەوە کام گەشت بووە؟ گەشتی ئێران بوو بەڕاستی کە لە بابلەی سەی سادەقمان ڕەتدا بەرەو پێنجوێنە ڕۆشتین ئێمە هەمیشە کە لە دەرگاوە دەرەچین بە دڵخۆشیەوە دەرەچین گەشتەکانمان هیچی سەختی تیانە بۆ ئێمە بەڵام وەکو سەختی بابلەی پاسکی سواران کە بیدایە دەست پێکەن لە پاسکی سواریە سەختیەکەوەیە شاخەکانە ئەوەش ئەگە پاسکیلێکی باشت پێنەوێ پاسکیلێکی مزبوط پێنەوێ تۆزەوە سەختە بۆ پاسکی سوارێکە بیدای هاتبێتە ناو گروپەکەەوە ئەو گەشتە بکات و گەشتی ئێرانمان ینی هەمویان پاڵەوانن بەڕاستی یاریزانەکان ناو پەرێکەرەوە هەمووی پاڵەوانە بەڵام منێکی هەر خۆشم لە ڕێگا هەستمە کردکەوە هیلاکەم کە ئەو چیانەمە بینی ئەو شاخانەمە بینی تۆزێ سیر و بەلامەوە و یەکەم گەشتم بۆ دەوری وڵات بڕۆم بەڕاستی و خۆشترین گەشتش هەرو گەشتە بووکەوە لەو گەشتەیە چەند کەس بوونەوە؟ لەو گەشتەیە 19 پاسکی سوار بووین 19 پاسکی سوار هەر 19تان بە سەلامت ڕۆشن و بە سەلامەتات بە سەلامەت ڕۆشتین و بە ڕۆژتان پێچوو تقریبان 5 ڕۆژمان پێچوو ینی بە 5 ڕۆژ ڕۆشن و هاتنەوە نەمانەوە لەوێ لەوێ ماینەوە بڵێ 4 ڕۆژش لەوێ ماینەوە لەوێ گروپی پاسکی سواری هەبوو بۆ نمونە پێشواسیتان لێ بکەن لەگەڵتان نابن ئەها جاروایە بینیومەوە کاتێک گروپەکانی دیکە بە تایبەت لە بەغدا و لە شارەکانەوە هاتوون بۆ ئێرە ئێوە لەگەڵانە گەشتێکی ناو شارتان کردووە و ینی بابەتێکی جوان بووە ئەو کۆنتاکتە و پەیوەندیە هەبوو لە نێوان ئێوە ئەو دیوە؟ ئێمە کۆنتاکتمان نەبووە لەگە وڵاتی ئێرانە هیچ کۆنتاکتمان بەڵام کە چوونە ناو خاکی ئێرانەوە پێشوازیەکی زۆر جوانە لێمان کرد و لەوێش چەند پاسکی سوارێکمان بینین لە ناو شار کە ئەسوڕاینەوە ئەو سێ چوار ڕۆژەی ناو شاری ئێران ماینەوە بابلەی کە ماینەوە لێ سوڕاینەوە چەند پاسکی سوارێکمان بینی زۆر بە دڵخۆشیەوە هاتن بۆ لامان لە چی شوێنێکەوە هاتنەوە لە چی شارێکەوە هاتنەوە کینجا کەوتمان لە عێراقەوە هاتنەوە لە کەرکووکەوە زۆر پێیان سێر بوو وتی ئەمە بینیمانە لە تەلەڤیزۆن لە دەوڵەتەکان ترەوە بە پاسکیلەوە دێن بەڵام ئەتا نەمان بینی بەچاو خۆمان بڕوامان ناکرد باشە بەشێک لە خەڵکی زۆر جان ملیانم بینیوە کاتێکە ئێستا ئێوە باسی سەفەرکردنەکەن بۆنە لە کەرکووکەوە ڕۆشتون بۆ وڵاتی ئێران ئەڵێ بەخوامانە تا نیوەی ڕێگا بە پاسکی لە ڕۆندوایی بە سەیارە ڕۆن شتیوا هەیە؟ زۆر شتمان بووە زۆر قسەیوامان بووە زۆر کۆمنتمان بۆ دێ لە پەیجەکەمانەوە لێەوە نیوەی ڕێگاکەکە نیوەکەی تر بە سەیارە زۆرم بیستەوەی وستمەوە بکەمە بەڵێ ئێمە لە تیبۆ کوتم تیبەکەمان گروپی خۆمانەیە لە فەیسبووکە ئیتر هەموو لەختەکانمان بڵاو کردوتەوە کەوای ئەمە لە چی شارێکە بۆ شارێکە ڕۆین ینی هەمیشە ئەمە خەڵکەمان بینیە لە نێوە نایەوە بە نیوەی بە سیارە کردوتانە کە پێی پیشانە دەن ڤیدۆکەمان وایە ئیتر ئەو کاتە بڕواکەن بەڵام زۆربەی کەس بڕوا ناکەکەوە هەموو گەشتەکەمان پاسکیل بکەین بەڵام ئێمە هەموو گەشتێکمان و پاسکیل کردووە و ڕەح ریاضیمان پاسکیلە ینی پاسکیل چۆتە ناو دڵمانەوە بەڕاستی بۆ کارەکەم بە پاسکیلە ڕۆم بۆ هەرچی شوێنێک بڕۆم بە پاسکیلە ڕۆم بەڕاستی ینی پاسکیلە لای من باشە مەرجە پاسکیلێکی باشت پێ بێ اینجا گەشتەکانت ئەنجام بدەیت یاخود باواز لە گەشتکردن بێنین بۆ دەرەوەی شار و بۆ پارێزگاکان و بۆ وڵاتانی دیکە بەڵام لە ناو شارەکەی خۆت لە ناو گەڕەکەکەی خۆت مەرجە پاسکیلێکت پێ بێ پاسکیلەکە فول کوالێتی بێ یان پاسکیلێکی ئاسایش دەتوانی نانە پاسکیلێکی ئاسایش دەتوانین ئێمە تیپەکەمان ئیسا پاسکیلی ئاسایی تیە بەڵام بۆ گەشتی دەرەوە نا بەڵام بۆ گەشتی ناو شار زۆر احتیاجی پاسکیلێکی ئاسایش پێ بێتوانی لە ناو شارە تقریبان زیاتر لە 30 پاسکی سوارمانتیایە پاسکیلێکی ئاساییان پێ لە ناو شار بەشداری کردووە و دەرەوەی شارشی کردووە هەتا هەولێرش هاتووە پێی زۆر ئاساییە بەڵام ئەبێ پاسکیلێکی کوالەتی پێوێ بڵێ بە تاکید بۆ گەشتی دەرەوە بابلێ باشە هیچ مەترسی ڕوبەڕوویەوە بۆتەوە یعنی خۆمانەزانین کاتێک تۆ بۆ وڵاتێکی دیکە بۆ پارێزگایەکی دیکە دەڕۆیت بێگومان هەنێ جار شەوانە مێنیتەوە ینی لە کاتی شەومانەوە تووشی هیچ بابەتێ بوون لەوەی کە بۆنە بارانێکی بەخوڕ ببارێ هەورە تریشقەیەکی گەورە ببێ ینی ئەمانە هیچ کێشەی بۆ دروستکردون یاخود لە ناکاو ئاژەڵێکی ترسناک و دڕندە ببینن ئەم شتانە ڕوویداوە؟ وڵی تایسی ترسناکێک ناتوە پێشمان بەڵام ئاژەڵ هەمیشە لەگەڵمانایە یعنی بە پاسکیل هەمیشە لەگەڵمانایە کە هەرچی گەشتێ بکەین هەمیشە ئاژەڵ وازمان لێ نایەنەوەیتەوە تاکید بۆ ئێرانش کە ڕۆشتم هیچ سەختیەک ئینمان توشمان نەبوو وەکوتم بارانیش بارە زۆر احتیاجی خێمەی خۆمان هەڵەدەین هەر کەسە خێمەی خۆی پێیە خێمەی خۆمان هەڵەدەین و لایتەکەکەین نەقەدی و گەشتەکەمان
ئەخەوین و گەشتەکەمان تەواوکەین بۆ بەیانێکی زۆر باشە. تۆ ئێوە لە پێشوودا بەرنامەتانە بوو گەشتێکی وڵاتی سعودیە بکەن، حەزەکەم باسیەوەم بۆ بکەی بۆچی و گەشتە نەکرا؟ بەڵێ ئێستش لە پلانمانایە هەردامانەوە گەشتە بکەین، هەر خۆشم بە پاسکیلەوە گەشتاکەم بە تاکید، بەڵام لەبەر هاوکاری ڕاستی ئێمە هاوکاری بەسەوە نییە کە هاوکاری مادی بێت، هاوکاری معنەویمانەیە، هاوکاری با بڵێ جەیش و ئاسکەریمانەیە، با بڵێ شورتا لەگەڵمان نابێ بۆ ڕێگای خۆتەزان ئێمە نزیکەی 2000 کیلۆمەترە بۆ ماوەی هەر نەبێ 15 ڕۆژ لە ڕێگا بینینەوە، بۆیە هاوکاریمان نییە. ئێمە هاوکاریمان لەو گەشتانەیە ئەکرێ عنی پۆلیس لەگەڵ ئێوە بێ 2000 کیلۆمەتر نەک 2000 کیلۆمەتر بتوانێت تاکو چەند شارێکی عراقی لەگەڵمان نابێت، دوایەوە بتوانین گەشتەکەمان تەواو بکەین. لەبەر ئێمە گەبڕین بە عەدەدێکی کەم ناڕین، عەدەدێکی زۆرین کاڕین بۆ وڵاتی سعودیە، ئەو بلی تر دعمی مادیمان نییە و دعمی معنەویشمان نییە. ئەی باشە گروپی ئێستاتان دعمتان چێ دعمتانەکە؟ یعنی ئێمە دعمی خۆمانین، هەتا ئێستاش هیچ دعمێکمان نییە، بەس جارجارێک شەریکاتی ئەهلی دعممانەکات، ئەمەش دەستخۆشییان لەکەین کەەوە ئەم هاوکاریمانەکە، بەڵام هیچ هاوکارێکمان نەبینەوە لە کەسێکی بابلێ دائیمە لەگەڵمان نابێت. باشە ئێستا زۆر گرنگە، ینی لە ڕەنگە من لە تۆپی پێ و لە بەشێ دیکە لە وەرزشە جیاوازەکانە بینیومە کاتێک یاریزانێک یان گروپێک بابەتێکی وەرزشی ئیشی لەسەرەکەن و کاری لەسەرەکەن و شار و وڵاتانە بڕن، کۆمپانیەکان دێن سپۆنسەریانەکەن. ئایا ئێوە هیچ کۆمپانیاک هەیە بۆ شێوازە سپۆنسەری ئێوە بکە کاتێک ئێوە سەفەرێکی دوور و درێژەکەن شوێنێکی سەخت دەبڕن لە ڕێگای پاسکیلەوە خەڵکێکی زۆرتان بینێ لۆگۆی کۆمپانیایە شوێنێک بە پاسکیلەکانی ئێوە لە پشتی ئێوە بێت بۆ ئەوی بتوانن هەم ئەو هاوکاری ئێوە بکەم ئێوەش هاوکاری ئەوان بن لە ناساندنی کۆمپانیا و شوێنە تایبەتەکان بۆیان. بەڵێ وەکو پێشووتر کەس هاوکاری ئەمەی ناکرد بەڕاستی، ینی کە ئەیبینی بە پاسکیلەکەەوە تۆ پێیتەوت وەڵا لەم شارە بۆ شارات و تۆزێ پێی گاڵتە بوو پێی ئەیوتەوە چیەوە چرکلامێک نییە، بەڵام ئیستا وای لێ هاتووە چەند کۆمپانیە دعممانی کردووە، بەڵام دعمی بەردەوامینا بۆ یەک جا بۆ دوو جا دعممانی کردووە و هاوکاریمانی کردووە و تروازی لەمانێنەوە، ئێمەش دەستخۆشی لێکەین کە دوو جارش هاوکاری لەمان کردووە و هەمیشە شوتومەوە ئەکید ئەلانێکە بۆ هەم ڕێکلامێکە بۆ هەمیش لۆگۆکە ئێمە لۆگۆکی ئەو دانین کە ئەو ڕێگای ئەبڕین ئەو شارانە ئابڕین ئەو وڵاتان ئابڕین بە تاکید. باشە لە بازگە و سەیتەرەکان تا چەند ئاسانکاریتان بۆ کرێ کاتێ لێرەوە دەچی بۆ هەولێریان بۆ بەغا بۆ هەر شارێکی دیکە عێراق؟ بەڵێ ئەوە کۆنتاکتمان لەگەڵ مامۆستا حەربیە و بەڵێ ڕێز لیژنەی ئۆڵمپی دەستخۆشی لێکەین لێرەوە، زۆر سپاس نمونەی زیاد بێ، هەمیشە کۆنتاکتە لەگەڵمانە لەگەڵ پۆلیس و سەیتەڕاتە پێشوەختە ئێمە لەگەڵ گەشتەکانمانە پێشەوەی گەشتەکە دەست پێگەین بە ماوەی دوسێ ڕۆژێک کۆنتاکتمە لەگەڵ مامۆستا حەربیە، بەڕاستی دەستخۆشی لێکەین لێرەوە، دەستی خۆش بێ نمونەی زیاد بێ کە هاوکاریمانە لە سەیتەڕەکانە هەوی بۆمان کردووە کەوا ئێمە یاریزانی لیژنەی ئۆڵمپیک کەرکووکین سەر بە وزارەتی عێراقین. باشە لە کاتی سەفەر و گەشتکردنەکان خواردنتان چۆنە؟ ینی چۆن ئەو تەوازنە ڕاگرن کاتێک تۆ لە ماڵەوە خواردنێکت خواردو و ئێستا گەشتێک دەکەی چەند ڕۆژەیە، چۆن ئەو تەوازنەی خواردنە ڕاگرن؟ بەڵێ تەوازنی خواردنەوە دایمەن هەمیشە خواردنەکانمان خواردنی با بڵێ پرۆتینە، هەمیشە خواردنی پرۆتینەکە خۆمان هەڵەگرن، هەر کە کاتی گەشتەکانشا خواردنی دەرەوە ناخۆین ئیلا مەگەر بگەینە شوێنی مەبەستدا بڵێ بتوانین شتێکی ئیزافە بکەین لە خواردنەکانە بیخۆین. خۆی هەموو خواردنی ئاساییە بۆ ئێمە احتیاجی بخۆین، بەڵام دائیمەن خواردنی پرۆتینیەکان باشترە بەڕاستی، هەنێ خواردنیە پرۆتینی تێیە. وەکو چی خواردنانە لەگە خۆتان؟ وەکو توانین گەشتانەمان کردووە پەتاتی کوڵامان بردووە، هێلکەی کوڵامان بردووە، ماسی قوتیە بێنەکە خۆمانە معلەبات با بڵێ هەمیشە معلەباتمان پێیە بۆ هەموو گەشتێکەکە دەرچین. بەسەرهات و چیرۆکی خۆشتان هەیە وانەیە لە کاتی سەردانەکانتان و گەشتەکانتان چ شتێکی خۆش و سەرنجڕاکێش هەیە لە نێوان پایسکل سوارەکان کە زۆر جا لە نێو خۆتان وەکو یادگاری بجێڕنەوە لەو ماوەی کە سەفەر و گەشتان کردووە؟ وڵایی هەمیشە سەفەرەکانمان خۆشیە، هەر لە دەرگاوە دەرچین هەر خۆشیە تا گەێنە شوێنی وەبەست و گەڕین هەر خۆشیە، بەڵام خۆشیەکەیەوەیە ها کە ڕێگا با بڵێ ڕێگایەکی دوورە بڕین ئەمە هەمیشە کاپتنیات پێمان لێ یەک ڕیز بڕۆ، جا کە گەشتێکی دوورەکەین حەزەکەین ئەو پێش ئەو بکەوێتە دایمن ئەوە بۆتە گاڵتە و پێکەنین هەمیشە بە کاپتنەلین کاپتن با من یەکەم نەفەر بم یان ئەو دووەم نەفەر بێ زووترە گات، تۆ بڕاستی هەر خۆشیە بۆ ئێمە هەمیشە کە گەشتەکەین ئەو قسەیە ئەلین ینی لە دەرچوونەکانمانە. باشە کاپتن ئەریوان چۆنە لەگەڵتانە؟
کاریوان ماوەیە لەگەڵتانە و نازانێت سەر لە گەشتەکان لەگەڵتانە ئیستەش ماوە کاپنەریوان کەسێکی ڕوحسووکە کەسێکی کوڕێکی زۆر دڵخۆش و کوڕی چاک ڕاستی ینی ڕاستە تەمەنەکەی تۆزێ بچووکترە لە ئێمە بچووکترە تەمەنی بەڵام تااقەتێکی باشی هەیە جێوێکی خۆشی لەگەڵ پاسکیلایە کە لەگەڵ ئێمە جێوی تری گۆڕاوە پێشترەوانە بوو ئێستا جێوی زۆر خۆشتر بووە پێشترە ناو شارەمان برد سەوای لاتووە بەرەو شارەکان تر شەڕۆنیان هەن لەگەڵمانایە بۆ چەند شارە ڕۆشتینیان لەگەڵمانە بووە کاتەنەری متوانەی لەسەر خۆشێتی بەڵێ بەتاکی دێمەش هەمیشە هاوکارین ینی لەگەڵ یا ئەگەڕێنە دووە بۆ لای ینی بابلی لە ڕیزەکەیە یان لە ناوڕاستدایانین یعنی هەمیشە نالین بەتەنیا بێت دایمە نەفرێکمانە لەگەڵ یاەتی بابلی بۆ ڕێگایە و زۆرش دڵی خۆشەکەەوە ئێستا هاتوۆتە ناو تیپەکەمانەوە باشە پاسکە سواری پێویستی بە لیاقەیەکی باشەیە ینی بۆی تۆ بتوانیت لە گروپ دانەبڕێ بۆ نمونەوە کاتێک سەفەرێک دەکەن 30 کەس 40 کەسن پێویستە هەر 30 کەسە تواناکانتان نزیک بێ لە یەکترەوە بۆی کە ڕەنگە کەسێک هەبێت ئەها بەهۆی قەڵەویەوە یاخود تازات بێتە نێو گروپەکە و تازە فێری پایسکیل بوو بێت و وەکو پێویست جەستەی بەهێز نەبێت توانای و قووەت و تاقەی نەبێت لەگەڵەوانەیە چۆن مامەڵاکەن ئێمە هەمومان تاقەمان باش هەمومان یەک تااقەتین بەڕاستی بەزانام هەنێکمانەیە جارجار دابڕێت بە بۆنی ئیشۆ خۆتەزانانی بە بۆنی ئیشۆ دابڕێ لە پاسکیلا ئەوەش بە تاکی تاسیرێکی زۆری هەیە لە دوای فترێ بێتە ناو دیسانەوە پاسکیلەوە تاسیرێکی زۆری هەیە بەڕاستی بەڵام هەمومان یەکین ینی کە دەرچوونەکانەکەین ئەزانین چێ لەگەڵمانەیە و چێ تااقەتیە و چێ تااقەتی نیە هەمیشە ئەوەی تااقەتی نەبێت لە ناوڕاستدایانی لەگەڵ خۆمانە ئەتر هەتا شارەکای بین ینی ئەمیشە ئەومان هاتۆتە پێش تااقەتی نەمەوە لە نیوی ڕێگایە بەڵام وا جەومان داوە پێی ینی توانیمان تا شارەکە بیبین نەفەرمانتیا بووە ینی لە کەرکوو گۆجارێ نیوەی ڕێگاکەمان بڕی و تومان هیچ نەماوە تەواو گەشتین وتێتی ئەگەڕێمەوە لەبێت تااقەتیە بەڵام وامان لی کردووە خۆشی نەزانێت چۆن گەشتتە شارەکە هەبووە بۆ نمونە لە گروپەکەی ئەوە یەک جار هاتوێت و دواتر نەهاتوێتەوە نانە هەمیشە ئەوەی هاتووە لەگەڵمانە دووبارێک و سێباری کردێتەوە ئەوەشی هاتووە بیدایە یەکەم گەشتی کردووە وتێتی نایەمەوە بەڵام وای لێ هاتووە ئێستاوای لاتەوە بەرەو شار و شارەکانش لەگەڵمان نادێت باش ئەم پاسکیلانە ئێستا نرخیان زۆر بەرزە یاخودەمانە پاسکیلێکە زۆر کەس ڕەنگە ئەوەی باری دارایی ناوەند و خوار مام ناوەندش بێت بتوانێت پاسکیلێکی ئەوها بۆ خۆی بەکاربێنێ و بتوانێت گەشتی پێ بکات نرخەکانیان چۆن ئەم پاسکیلان وڵی نرخی گران و هەرزانی هەیە ئێستا گرانترین نرخمان لە گروپەکەمانەتیایەتی تقریبان دەوەڕەکەی تایە یان زەوەڕەکەی تایە 15ڕەکەشی تایە لە گروپەکەمانە ئەوی خۆشم نزیکەی 4 گەڵایە پاسکیلێکی خۆم پاسکیلی هەرزان و گرانەیە بەڵام هەرچەنێ خۆی بە گرانی هەرزانیە بەڵام بە باشیە بە کوالەتیە چەنە کوالەتی باش بێ ئەکید گرانترە باشە جیاوازیان پاسکیلانە چیە لەگەڵ پاسکیلەکانی دیکەانی پاسکیلێکی ئاسایی یەکەم شت ئەلەمنیۆمە پاسکیلەکە بێ ئەلەمنیۆم بێ فافۆم بێت بۆچی وەزنی سوک بێ و لە ڕێگای زنجیرەکە شێباب لێ ئەبێ گێڕەکەی زیاد بێستەوەی من دەگێڕە بۆ چیاکانی کەوا ڕۆشتم گەشتەکەی ئێرانم کرد بەڕاستی و ئەوە نەبووە نەمەتوانی بڕۆم بیکەم پێویستە جێڕەکانی چی لێ بکرێت گێڕەکەی بێ زیاد بکرێ چەنێ پایدەرەکە لە بندەست خەفیفە بێتەوە لە بن قاچێت چەنە گێڕەکە دینکەیتەوە قورسکەیتەوە پایدەرەکە لە بن قاز خەفیفە بێتەوە ئەوە شاوکارە کە سەرەکەی بەرەو شاخانە بۆ باشە ئێستا ئێوە گەشتان ئەنجام داوە هەم لە ناو شار هەم لە دەروی شار بۆ پارێزگاکانی دیکە ڕۆشن و تەنانەت بۆ وڵاتی ئێرانش ڕۆشتون و خەونتانەوەیە بستنە سعودیەش هەم گەشت ئەنجام بدەن هەم وابزانم بۆ فەریزەی عومرەکەشەوە لەبەرەوەی تا ئێستا لە کوردستان و عێراق ڕووی نەداوە بە پاسکیل ڕۆشت بێتە من نازانم ئەگەشتی وا هەبێ بۆیان نا دوو یاریزانمان هەبووە لە بەغا و ڕۆشتنە بۆ عومرە بەڵێ ڕۆشتونە دوو یاریزانمان ڕۆشتەوە بە عومرۆ لە بەغا و ڕۆشتن بەرەو عومرە و هاتنەوەش باشە پرسیارەکەی من مەبەستەکەم لەوە بوو شوێنێکی دیاریکراو هەیە کە ئێستا خەونی کاپتن مراد عەلیە لە ڕێگای پاسکیلەوە گەشت بکات بۆ ئەو شوێنە ئێستا تاکە خەونی من سعودیایە یەکەم شت بۆ فەرزی عومرەکە دوای ئەو پاسکیل و دووەم خەونشم ئەوەش زووتر وتمەکە لە مناڵەوە حەزم لەو خەونەوە بەڕاستی دەرەوەی وڵاتکەم یعنی بۆ ئەوروپا بە پاسکیل و چەند کەس چەند یاریزانێکیش کە لە ئەوروپاوە هاتنەوە ئەوروپی بوون کە هاتن خۆم پێشوازیم لیان کرد لە کەرکووک زۆر زیاتر
دعمی من بووم بەڕاستی دامیان ئەگەرکەوا بێم ئیسەش خەونی من ئەوەیە بەڕاستی. باشە منویستم پرسیاری ئەوشکەم ئەو کۆنتاکتە چۆن دروست بووە ینی تۆ ڕۆژێک پێت وتم ینی ئێستا پاسکی سوارێک هاتووە لەکوێوە بوو لە بولغاریاوە لە بولغاریا بوو وتە لە بولغاریاوە زۆر وڵاتی بڕیوە 29 چەند وڵاتی بڕیوە گەشتووە بە ئێرە چەند هزار کیلۆمەترێکی بڕێ بوو ئەم پەیوەندیێتان چۆن دروست کردو ینی پاسکی لەو هایەکەتەوە زێتەوە ئەوانی پاسکی بەتاکید ئەوەی پاسکی سە لە تۆڕکۆمان هەر کە مۆبایلەکەمانەکەینەوە ئەوەی حەزمانە پاسکی لە مۆبایلەکەمان هەمی بووەتە پاسکیل بەڕاستی ئەچینە ناو هەرچی بەرنامەجێکەوە پاسکیل دێتە پێش چاومان ئیتر ئێمەش چەند کەسێکوانێ لە گروپەکە لە بەش عیلاقاتە با بڵێ کۆنتاکتەکەەوە کەسێکی لەوانە خۆمم کۆنتاکتەکەم لەگەڵ ئەوروپیەکانە گروپێکی تۆڕە کۆمەڵایەتیمانەیە کەوا هەموو جیهانی تێیە هەموو پاسکی سوارەکانی جیهانی تێ ئیتر خۆشم هەتا ئێستا زیاتر لە 10 پاسکی سواری ئەوروپیم پێشوازیم کردو لە کەرکووکەوە ئەوەیەکێکی لەوانە دانێکی لەبوو لە بەلجیکاوە هاتبوو کە 15 وڵاتی بڕی بوو ئەڕۆی بۆ دووبەی بە پاسکیل لە کەرکووک پێشوازیم لێ کرد دووەم کەسیش لە بولغاریا و بە هەمان شێوە بۆ ماوەی چەند مانگێک لە ڕێگا بوو و لەم هەفتانەی پێشترشە کچ و کوڕێک بە هەمان شێوە لە فەڕەنساوە هاتبوون ئەوتیان لە 2021ەوە مە لە ڕێگاین 5 ساڵە لەگەشت 5 ساڵە لەگەشتن بەڵام پرسیاری ئەوم لێیان کرد بۆچی 5 ساڵ لەبەرەوەی حسابی کیلۆمەترەکەیەکەی یعنی ئەوە نییە 5 ساڵی پێ بچێ ئیتر باسی ئەوم لێ کردوتی ئێمە حەزەکەین نەک بەس پاسکیل لێو خوڕین حەزەکەین سێر سروشتەکە بکەین کللتوری وڵاتەکان ئەو چەند وڵاتی کەوا کردبوو لە ڕێگاکەیەوە کە هەمووی بە ڤیددیۆ بڵاوی کردبوو نەشی کردو پێمای پیشانەدا بەڕاستی یعنی هەر خۆشیە بوو ئەو بای هەموویەکەوە پاسکیل لێخوڕی تۆ لە وڵاتەوە باسیەکە مۆزوعەکە کە تۆ لە فەڕەنساوە دی بۆ عێراق و پاسکیل ئەو مۆزوعەکەی ترشەوەی ئەو سروشتا بینی ئەو کللتورا بینی کە لە وڵاتەکان ترەوە تر باسی زۆر قسەمان کرد کە کچێک و کوڕێ بوو خۆی و هاوسەرەکەی بوون دوو ڕۆژی نەبرد کچ و کوڕێ تری شاتن هەر بە هەمان شێوە لە وڵاتی هۆڵەنداوە بوو هاتبوون هەر بە پاسکیل ماوەی 4 ساڵ بوو لە ڕێگا بوون بە هەمان شێوە ئیتر کۆنتاکتمان دایمە لەگەڵ ئەوروپیەکانە هەیە کە لە دەروی وڵات دێن هەمیشە ئێمە کەرکووک ماڵی خۆم و کەرکووک ئێمە قایپمان کراوەتە بۆ هەموو پاسکی سوارێک کە لە هەرچی وڵاتێکەوە بێ ئێمە قایپمان کراوەت یەکسەر ئێستا ژوای لێ هاتووە تیپی پاسکاران کەرکووک یعنی لە عێراقا دەنگ بداتەوە کەەوە ئەو چەند پاسکی سوارە ئەمە پرسیارە لای من بەڕاستی چی وای کردووە ئەم گروپی پاسکل سواری کەرکووکە ئەم ژمارەیە کە ئێستاوە بەرەبەرە فراوانتر دەبێت لەسەر ئاستی عێراقا ژمارەیەکی ئەوەنە قورس بن یعنی لە ڕابردووە ئەم شاری کەرکووکە یاریزانی زۆر باشی پاسکل سواری هەبوو لە یانەی سۆلاف لەم شارە چەندین پاسکل سواری هەبوو کە بە بەردەوام ئەمانە یەکەمی عێراق بوون لەم شارە بەڵام بەداخەوە پاسکل لەو یانەیە پرگوێ خرا ئێستا پاسکل سوارمان وەکو یاریزانی پاسکیل سوار بەشداری لە بتوڵات و چالاکیەکان بکە زۆر کەمە ئەوەی کە هەشمانە ئێستا بۆ یانەکانی دیکەی ناوەڕاست و جنوب یاری ئەکات لەگەڵ ئەوان گرێبەستی هەیە وەکوی کە یانەیەکی ئەم شارە ئەم پاسکیل سوارانە لە خۆ بگرێن نییە تێگەی لە بابەتەکە وەکو ڕکابەری بکەین یانەی ئێمە نییە ڕکابەری پاسکی سواری کات بەڵام ئەم گروپی ئێوە توانێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە ئێستا چاوەکان لەسەر ئێوە ئەمە بۆ چێگەڕێتەوە بڵێ تاکید ئێمە بیدایە وەکو برایەتی ئێمە لەناو خۆمانە برایەکین بە هەمیشە ئینترەوەی کەوا دێتە ناو گروپەکەمانە حەز ناکات دەرچیە کە ئابینیە خۆشی لە ڕێگاکە و هەمیشە هاوکاری یەکین ئەوە پێێتم لە 2 نەفەر و دەستمان پێکرد یان لە 2 نەفەرەوە عەدەدە بگاتە 100 نەفەر عەدەدێکی زۆرە بۆ ناو شاری کەرکووک خۆتەزانست کەرکووکیش بچووکە ینی بۆ 100 عەدەدەکەوا لە ناو شار هەمیشە ئێمە کە دەرەچینە ناو شاری کەرکووک هەفتانە دەرچووی ناو شارمانەیە نزیکەی 70 بۆ 60 بۆ 50 پاسکی سوارە ناو کەرکووکە سڕێنەوە ئەو خەڵکامی سێرمانەکە کە ئەمان بینیە خۆیان کۆنتاکت لەگەڵ ئێماکەن چەند جارێ من ناو کەرکووک سڕێنێتەوە نزیکەی 5 یاریزان هەرو دەکەی هاتوتە ناو گروپەکەمانەوە کۆنتاکتمان کردو لەگەڵ مدیری گروپ دانیشتووە کۆنتاکتی کردو هاتوتە ناو گروپەکەەوە یان بەڕاستی ئەمەمان لێ کردووە ینی خەڵک دڵی خۆش بێ ئەومان نەکردووە ڕێگری بکەین لە سیارە لە ناو جادایە یان گاڵتە بە خەڵک بکەین یان کاردانەوەی خەڵک چۆنە لەگەڵێەوەیە زۆر خۆشە کاردانی خەڵک زۆر باش وێنەتانەگرن وێنەتان لەگەڵەکەن ڤیددیۆمانەکە نەمیشە ئەبینین لە سوۆشال میدیا ڤیددیۆمان بڵاو بۆتەوە جگە لە ڤیددیۆی خۆمان ئەلامی خۆمان کە بڵاوەکەنەوە ڤیددیۆی ترمان بڵاو بۆتەوە زۆر جوان بە جوانی ڤیددیۆی کردووە خەڵک ینی لە شارەکان ترە بە هەمان شێوە
هیوادارم بۆ سەفەرێکی خۆش و ڕێگایەکی ئاسان و تەختایی بێ داوەتێکم کرد منش لەگەڵ تا نادێم بە زۆر سەخت نەبێ منەوە ناتوانم. وڵاو گەشتەی بەغامان خۆش بوو کە گردمان پێش تقریبا مانگێک بوو هەر تەختایی بوو نزیکی بە 14 ساعتونی گەشتە ناو بەغا شتان هەیەوانە لەو بەڵێ بەتاکید زۆر باشە لە کۆتایی نزیکە بینەوە گەشتێکت ما بێ باسمان نەکرد بێ. زۆر سپاس کەناڵی کەروکەکەین بە تایبەتی ینی هەمیشە پشگیری ئەمەیە و دەستخۆشی لە کاگاکۆکەین دایمەن کۆنتاکتی لەگەڵ ئێمەیە بەتاکید هەمیشە کۆنتاکتی لەگە منە و لەگەڵ گروپەکەیە بەتاکید دەستخۆشی لەکەین ئێمەش لێرەوە لێن دەستخۆشی لە کاپتنیا دەکەین و لە ئیزاعی کەرکوک و لە مامۆستا حربی بە تایبەتی و دەستخۆشی لە تۆشەکەین. زۆر سپاس کە بڕۆ زۆری لاگی بێمەوە. دەستخۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆش بۆ کاپتن موڕات. لە کۆتاییە سپاس بۆ کاپتن موڕات. ئەو پێی وتین کە گرنگ نییە چەند خێرا دەڕۆیت گرنگەوەیە کە چێش لە ڕۆشنەکانتان ببینن و پێی وتین و فێری کردین لە ڕێگای دوو تایی پاسکیلەکەیەوە دەتوانێت جیهان جوانتر ببینێت و گەشتەکان جوانتر بکەن هاوکات ئەوەشی پێوتین لە پشت هەموو لێژاییەک لە پشت هەموو بەرزاییەک لێژاییەک هەیە و هەموو ڕێگایەکی دوور لە هەنگاوێکی کەمەوە دەست پێ دەکات تا چیرۆکی یاریزانێکی دیکە تا چیرۆکێکی دیکەی وەرزشی بەخوای گەورەتان ئەسپێرین بە هیواین پاسکیل ببێت بە کللتور و هەمووان بۆ کاری ڕۆژانی خۆشمان بەکاری بێنین.